دوایەوەی کە تۆڕە کۆمەڵایەتیەکان قەدەغەکرا بەدەیان هەزار کەس لە چینی گەنجان و قوتابیانی نیپاڵ ڕژانە سەر شەقامەکان و لە ماوەیەکی کەمدا دۆخی وڵاتیان گۆڕی. خۆپشاندەران ڕوبەڕووی هێزە ئەمنیەکان بوونەوە. خۆپشاندان و ناڕزایەتیەکان تەشەنەیان سەند و دەست بەسەر پەرلەمانی وڵاتدا لە کاتماندۆی پایتەخت گیرا و سوپا بە هێلیکۆپتەری جەنگی هەوڵی ڕزگارکردنی وەزیرەکانی دەدا. فڕۆکەخانەی نێودەوڵەتیش داخرا، زیندانەکان ئازاد کران، ماڵی بەرپرسان بە کەلوپەل و ئۆتۆمبیلە نوێیەکانیانەوە سووتێنران و سەرۆک وەزیران و وەزیری ناوخۆ لە ژێر فشاردا ناچار بە دەست لە کارکێشانەوە کران. بە پێی نوێترین ئاماریش 51 کەس تا ئێستا لە هەردوو لا کوژراون و زیاتر لە هەزاری دیکە بریندار بوون. خۆپشاندەران دژی داخستنی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە دەنگی بەرز هوتافیان دەکێشە کە بە یەکجار 26 ئەپلیکیشن کە فەیسبوک و ئینستاگرام و واتسەپ و ئێکسیان لە نێودا بوو لەلایەن دەسەڵاتی وڵاتەکەوە قەدەغەی خرایە سەر. ئەمەش کاریگەری لەسەر پەیوەندیەکان و بازرگانی و یەک لەسەر چواری ئابووری وڵاتەکە دانە. بەڵام لە ڕاستیدا کاردانەوەی داخستنی تۆڕە کۆمەڵایەتیەکان تەنیا پریشکێک بوو، چونکە خۆپشاندەران جەختیان لەوە کردەوە هەڵوێستەکانیان تەنیا لەبەر داخستنی تۆڕی کۆمەڵایەتی نەبوو، بەڵکو بۆ دژایەتیکردنی چەندین ساڵەی گەندەڵی و بێکاری و نادادی و دۆخی سەختی ئابووری و کپکردنی دەنگی ناڕازی و نەبوونی شەفافیەت و بینینی دەوڵەمەندبوونی بێسنووری بەرپرسان و منداڵەکانیان بە بێماندوو بوون، ئەوانی ناچار بەهاتنە سەر شەقامەکان کردو. لە ئێستادا گفتوگۆکان لە نێوان ڕابەرانی خۆپشاندەران و سوپای وڵاتەکەدا بۆ تاوتوێکردنی شێوازی دارەدانی دەوڵەتەکەیان لە داهاتوو، دیاریکردنی سەرۆکێکی کاتی بۆ قۆناغی ڕاگوزەر و گەڕاندنەوەی سەقامگیری ئەمنی بەڕێوە دەچێت. لەو چوارچێوەیەدا ناوی سوشیلا کارکی تەمەن 73 ساڵ کە سەرۆکی دادگای باڵای وڵاتەکەیە وەک پاڵێورا و بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکایەتی ڕاگوزەر دەهێنرێت و ناوبراویش پەسەندی کردووە و بە دوای ڕێگەچارەی دەستوریەوەن. بەهۆی خۆپشاندانەکانەوە هێشتا دۆخی ناسایی لە وڵاتدا درێژەی هەیە و دەرگای قوتابخانە و زانکۆکان داخراون، بەڵام بەشێک لە خزمەتگوزاریە پێویستەکان بۆ هاوڵاتیان گەڕاوەتەوە و گەشتە ئاسمانیەکان دەستیان پێکردوێتەوە و ژیانی وڵاتەکە بە ئومێدی ئایندەیەکی گەشت بۆ هاوڵاتیان و گەنجان و قوتابیان دەستی پێکردوێت. وەک لە کۆنەوە وتراوە پەتی ستەم لە ئەستووریدا دەبچڕێت. حکوومەتی نیپاڵ سەرڕای گەندەڵکاریەکان و خراپکردنی دۆخی ژیانی هاوڵاتیان لەو پەڕی بەهێزیدا دەستی بۆ قەدەغەکردنی تۆڕی کۆمەڵایەتی برد. بەڵام نەیدەزانی ئەم هەنگاوەی دەبێتە خۆکوژی و سەری خۆی و سەرانی دەسەڵاتەکەی دەخوات. هەرچەندە لە خەیاڵی دەسەڵاتداراندا سەرکوتکردنی دەنگی ناڕازی دەتوانێت ئەنجامی هەبێت و ڕایگشتی ناومێت دەبێت لە دروستبوونی گۆڕانکاری، بەڵام هەمیشە لە کاتژمێری سفردا چینێکی چاوکراوەی خوێندەواری گەنج دەتوانێت سوپرایزی بۆ بکات و لە عەرشەوە دایگرێتە سەرفەرش. ئەو کاتە چارەنووسەکان وەک هەمیشە دووبارە دەبنەوە و پاسا و پەشیمانی ناتوانێت شەفاعەتیان بۆ بکات. بەرپرسانیش لە کۆشک و تەلارەکان دەهێنرێنە دەرەوە و دەکەونە دەستی گەنجانی خێر لە خۆنەدی و کوشتن یان دەربەدەری یان زیندان دەبێتە چارەنووسیان.